شەمپەنجام جارە لە ئیدارەی سربەخۆی سۆران بە دوواداچوون بۆ تاوانێکی بە کۆمەڵ دەکات. تۆمەتبارێک لە 4 شار لە هەرێمی کوردستان 18 تاوان ئەنجام دەدات. تاوانەکەی بردننی بڕەپارەیەکی زۆری جورفانی کاسبکارانی بازاڕەکانە لەناو شارەکانی هەولێر و سۆران و سلەیمانی. لە بەرنامەی شەمپەنجە ئەم جارە بە چیرۆکی تۆمەتبارێک دەست پێ دەکەین. ئەم تۆمەتبارە پێشەوەی پێتان بڵێن تاوانەکەی چییە؟ باوکی تۆمەتبار کە دەستگیر کراوە تۆمەتبارەکە پۆلیسی نێژنی تاوان پەیوەندی پێوە کردووە، گوتوێتی کوڕەکەتان دەستگیر کراوە تاوانێکی خراپی کردووە، ئاگادار بن. باوکەکە لە بڕی ئەوەی خەمی لێ بخوات چی کردووە؟ گوتوێتە پۆلیسی نێژنی تاوانی سۆران دەست خۆشیتان لێ دەکەین، ئەوەی بە ئێوە کرا بە کەس نەکرا ئەو بەڵایەتان لە کۆڵ ئێمە کردەوە. بۆیە بەرنامەی شەمپەنجە چیرۆکی ئەم تۆمەتبارە ئەم تاوانە بە وردەکاریەوە لەگەڵ پۆلیسی ئیدارەی سەربەخۆی سۆران باس دەکەین و ئامۆژگاری و ڕێنمایی تایبەتی پۆلیسی ئیدارەی سەربەخۆی سۆران لەم بەرنامەیە ببینین بۆ ئەوەی هیچ هاوڵاتێک نەکەوێتە تەلەو داوی ئەم جۆرە کەسانە. پێش چەند ڕۆژێک لەلایەن هاوڵاتیەک ئاگادار کراونەوە لە بازاڕی سۆران کە فێری لێ کراوە و پارەی لێ خوراوە و لە کاتی پارە خواردنەکە ڕقم تەلەفۆنێکی پێدا بوو بەو دوکاندارەی گوایە ڕقەمی خۆیتی و ئێمە پەیوەندیمان بەو ژمارە تەلەفۆنەوە کرد. هاوڵاتیەکی دانیشتووی هەولێر دەستچوو گوتی لە ئاسایشی هەولێر سکاڵام تۆمار کردووە، خەڵکێکی زۆر پەیوەندیان پێوە کردوم و ژمارەی منیان بەکارهێنەوە و پێش 2 ڕۆژ دووبارە ئەو متتەهەمە تۆمەتبارە هاتەوە سۆران. لە بازاڕی سۆران پەیوەندیمان پێوە کرا دوکاندارێکە پارەی لێخوراوە و کەسێک هاتووە بە ناوی مدیرەکەی پارەی لێوەرگرتووە. بە زووترین کات مەفرەزەکانی نووسینگەی سۆرانمان ڕاپسپارتی نێژنی تاوانی سۆران لەگەر کارمەندانی هۆبەی کامیرا توانیمان بە زووترین کات دەستنیشانی تۆمەتبار بکەین و بیناسینەوە چییە و تۆمەتبار دوای بە دوواداچوونمان بوومان دەرکەوت کە لە پاسێک سوار بووە و سۆرانی بەجێهێشتووە. ماوەیەک بەر لەم بەرنامە کەسێک بە ناوی جیاجیا چەندین هاوڵاتی فرێو دەدات. چۆنیەتی کردنی ئەم تاوانە و هۆکار و چۆنیەتی دۆزینەوەی شەمپەنجەی ئەم تۆمەتبارە دەخێنێت. سەبارەت بەو فڕوفێلانێک کە تۆمەتبار دەیکرد لە خەڵکەکەی شێوازەکەی دەچووە مارکێتەکان محاوڵەی دەکرد زۆر بە زانایانە ناوی شاگردەکەی دەزانی یان کاشێرەکەی برێن و ناوی ساحەبی مارکێتەکەی دەزانی. دەچووە لای کاشێری مارکێتەکەی پێی دەگوت فلان کەس مدیری تۆ ئەوە لەگەڵە منە، دەڵێ ئەوەندە پارەم پێ بدات و لەسەر خەتە و ئیشی پێیە. وای خۆی پێشان دەدا کە پەیوەندی لەگە مدیرەکەی خۆی دەکات، مدیری ئەو شوێنە مەحەلەی. شاگردەکە سیقەی پێداهات و پارەکەی پێدەدا. گوای ئەوە وەکو باسمان کرد کە فڕۆفێلی لە کۆمەڵە خەڵکێکی زۆر کردووە و مەفرەزەکانمان کە دەستنیشانی تۆمەتباریان کرد و زانیمان چیە تۆمەتبار گوتمان کە لە سۆران دەردەچوو مەفرەزەکانی خۆمان ڕاستبار مەفرەزەکانمان توانیان لە ستیلێک تۆمەتبار لەناو پاسێکی نەفەر هەڵگرت دەستگیری بکەن و دوای دەستگیرکردنی کە هێنامانە لای خۆمان تۆمەتبار دانینا بە کۆمەڵێکی زۆری تاوان کە ئەنجام دا و فێڵی کردووە لە کۆمەڵە خەڵکێکی زۆر لە 3 شوێنی سۆران و چەندی شوێنی هەولێر و پەیوەندیمان کرد بە دوکاندارانەوە چونکە ژمارە تەلەفۆنەکانمان بەدەستکەوتن لە ڕێوە تەلەفۆنێک کە تۆمەتبار بەجێ دەهێشت. ئەو هەوڵاتی ئاگاداری کردینەوە کە کۆمەڵە خەڵکێک پەیوەندی پێوە کردووە سکاڵان تۆمار کردووە لەسەر ئەو هەوڵاتی ئەو هەوڵات تەشناچار ببووە خاوەنێ و ژمارەی کە تۆمەتبار بەکاری دەهێنا کەی خۆی نەبووە کە سکاڵای تۆمار کردووە لە ئاسایشی هەولێر کە کەسێک بە ناوی ئەو ژمارە تەلەفۆنەی وی بەکاردەهێنی و فێر لە خەڵک دەکا. داوامان لێکرد کە ئەو پەیوەندیانەی پێوە کراوە کە فێریان لێکراوە پێمان بدات و ناوبرا و ئامادە بوو پەیوەندیەکانی ژمارە تەلەفۆنەکانی بۆ ڕەوانەکردین. پەیوەندیمان پێوەکردن دویان لە قوشتەپە بوون
چوار نەفەر لەوانە کامە پەیوەندیمان پێوەکردن لە هەولێر بوون ئەوانەی سێش لە سۆران بوون نفسی سیناریۆی بەکارهێنا وەک باسمان کرد مرتەمەکە نفسی سیناریۆ بەکارهێناوە دەچوە هەفتە بازار بە کاشێرەکەی دەگوت ئەوە مدیدی تو فلان کەس لەسەر خەتە داوای ئەوەندە پارەی کردووە ئەو سیقەی پێدەهات لە قاسەکەی پارەکەی دەردەهینە و دەیدایە سەبارەت بەم تاوانە دوای سکاڵای هاوڵاتیان پۆلیسی نێشتنی تاوان هێزەکانی پۆلیس لە ڕێگەی تیمەکانیان دەست بە لێکۆڵنەوە دەکەن لەگەڵ ئەم لێکۆڵینەوانە دەچینە شوێنی تاوانەکان خاوەن دوکانەکان کە دادخوازن چیرۆکی شەیتانی تۆمەتبار و هەڵخەڵەتاندنیان دەجێڕنەوە کە چۆن دەستی بردووە بۆ ئەو پارە و ئەو قاسانەی کە بەکاریان هێناوە لە دوکانەکانیان هەروەها چۆن خۆی کردووە بە خاوەنی ئەم بازارە. ئەو تۆمەتبارەی کە لە بازارەکانی ئیدارە سەربەخۆی سۆران لە هەولێر لە قوشتەپە خەڵک هەڵخەڵەتاند بوو یەکێک لەو کەسانەی کە فێڵی لێکراوە ئەو دوو منداڵەیە یعنی وەرە ویژدان هەبی ئەوانە کاسبی دەکەن لەم دوکانە خنزیلانەیە بێ چاوت لە جیرفانی ئەم منداڵانە بی ئەوان دەجێڕنەوە فێڵەکە چ بووە سرەتا چۆن بوو هات والله سەرەتا برای من لێرە بوو ئەوە وەنیا بڵێ هاتەکنە من گوتی کا باوێت ئەمیش گوتم لێرە نیە چۆ دکتۆری ئەویش گوتی لە کنەمەیە لەکن باە منە دکتۆرە ڕقەمەکیشی داما گوتی ئەو ڕقەمی با ببنە تۆمەت با گوت بابم دکتۆرە بابی تو هاتەکەم بابی من کە نەخۆش علاجیکە گوتی 6 دێ ئەمیش تەلەفۆنم لە باە خۆ کرد هەکوو تەلەفۆن لۆ کرد گوتی بدە من تەلەفۆنەکەی خەپا کرد بە ئەوەی قسە کرد هاتە بڵێ لەگە باب قسەی دەکەم دوای 6 دایە وەختی دوای گوتی موبایلەکەشە بم ڕسمی لێکرم ڕسمی لە دەرمان شتێکرم ئەوە دواتر ئەوە ئازانی ئەم پارەکەی برد مۆبایلەکەش لێ بردی کە تەلەفۆنش لۆ بابت کرد نەهێشت قسەی بکێت و بۆ خۆی قەتعی کرد وا نیشاندا ئەو توی هەخەڵەتنی کەەوە لەگە بابت قسەی دەکات یعنی تەلەفۆنی داخست بوو قسە لەگە بابت دەکرد على ئاساس دواتر گوتمەوەی بڕۆ دووکەوە کە وەختی ئیشەکەی پێنەما بە مبالەکەی وە تو دەتەوە من لە دوو سوم گوتم خار هەگەی لەم نەبووی کەمزار گوتی کاکە وم دوو مۆبایلەکەی ناوی نەدام و هەنجی گوتمم زۆر هەنی گوتمی لاودی بیم دو ئەنج چنە ناوەندی مێخەک بەرامبەر ئەحمەدی خانێ هەندێک کاتی و هالو حلوانی دکانەکەوی دام گوتی وەبرای خۆدەوە ئەمنین چاوەڕێت دەکەم وەرم مۆبایل خۆ بەرەوە ئەم نەنجە و کارتانەمی دا و برامی گوتی و کارتانە بێئیشن هەنجی ئەو چون وەکن و دکانەکەی و پیاوە لەوێ نەما بگوتی بابێ من دکتۆرە ئەمن حیلاتی بابێن گۆکەم وەرن ئەوەی سەیدلی ئەم گەڕام سەیدێرە نەبوو ئێزا هەنجی بەێ 6 یەکەمدا لەمە گوتی ئەمە حیلاتن لە بابێن گۆ ئەواکەین هەنجی موبایل لەسەر شعانێ بوو لە سەر مجەمیرەی برایم گوتین دۆستە لەستانجاڵ دەری هینا بردی گوتی ئەمە ڕسمی لە عیلات زانەگری لۆنگۆ طبعا ئەم دوو برایە بجوانە ئەمە بچووترین گسکەترین سکاڵاخوازن بەڵام بابیان ئێسا لە بەتەمەنی یاسایی دادخوازەکەیە ئەمە باوچیان دوایەوەی کە هاتەوە فڕفێڵ کرا بابێن ئاگەلیز نەبووە مامۆستا لە چێ بجەنابێت چۆمانە دکتۆر جەحفەر دکتۆری دەدانان معلوماتی هەبوو توێک دکتۆریەتەوە بەلی معلوماتی کردم گوتە کڕی ئەو نزانم چارەسێک لەومە هات کڕیمە بۆ مهنات جارەسێک ئەمە دەستدا تەلەفۆنی قەتع کرد من دووبارە لێدا جوادێت قەتع کرد نەبژە هەنگی وەختی ئەو کڕیمە تەلەفۆن دکات ئەوە دەتەبە گوێفە بشتیانی تاقوید نەهی لاز بۆ تەلەفۆن مجادی بۆ کڕێک و کەرەوە قەتع کرد ئەمە هاتم گومە حەدیسە هۆ ڕوودەوە ئەدی پشتنگەمە جماعت پێ حەسان جماعتە پۆلیس باشە ئێستا پۆلیس دەستگیری کردن چ قسە هەیە لە پۆلیسی بکەم سپاسان بکەم ئینسانی و هەگەر نینە عەفوکردن ئەوە ئەگەم سەدانان چندی دی منداڵەش بکوژن بۆ پارەی ئینسانی بشۆڵی بۆ بکرد سەرەتا ڕووی خۆ زۆر دیگەمە خۆش کرد یعنی فێرەش زۆر گەورەی کرد چۆ کانانە ئەوی ناوی مێخە گوتم ئاڕەشەیەک دووتیوانێدا ناوەڵامە نەکرد سای ڕنابیم ڕووی خۆ زۆر دیگەمە خۆش کرد گوتی وەڵام بایلی مێدەوە ئەمە لە بابێت تۆ فلان شتێککەن شتی زۆر ینی 1000 شتی کرد هەنجی چمان ئەمن و برای خۆبای خۆمان سکاڵامان کرد دەستخۆش لە برانی میکافۆ برانی ئاسایشوانە کە توانیان بە هەموو شەوەیەک لە پێناو
ئەمە و لە پێناو هەموو دوکاندارانی بازار و لە پێناو هەموو کاسبکاران گرتیان. ئێمە لە بەشی پۆلیسی گرتن و گواستنەوەی ئیدارەی سەربەخۆی سۆرانین لە گەڵ دەستپێکردنی بەرنامەی شوێن پەنجە بۆ چیرۆکی تاوانی ئەم بەرنمەیە یەکێک لەو چیرۆکانێک کە لەم زیندانیەیە لەم بەندیخانەیە هاتوونێتە بەشی پۆلیسی گرتن و گواستنەوەی ئیدارەی سەربەخۆی سۆران ئەم شوێنە ئەوەی کە سرنجی ئێمەی ڕاکێشا بینیمان ئەم دوو سوپاس و پێزانینەیە کە لەلایەن دەستەی سەربەخۆی مافی مرۆڤی هەرێمی کوردستان و لەلایەن UN بۆ چێ کراوە ئەمە بۆ پۆلیسی بەشی پۆلیسی گرتن و گواستنەوەی ئیدارەی سەربەخۆی سۆران لە بەرامبەر چێ ئاماژە پێکراوە دەستخۆشیان لێکراوە لە بەرامبەر ئەوەی کە کەم و کوڕیان نییە و شێوازی مامەڵەیان لەگەڵ زیندانیان و ئەو تایبەتمەندیانە و ئەو ڕێکار و لایەنی یاسایی و ڕێسایانە بە تەواوی جێبەجێ کراوە هەمووکو مافی مرۆڤ هەمووکو مامەڵەکردن لەگەڵ زیندانیان هەمووکو ئەوەی کە لە ڕێگەی چ ئەم ڕێکارانەی بۆ گرتنە بە ڕێشوێنی یاسایی لایەنی دادگا هەر هەموو ئەو بابەتانە لێرە جێگای دەستخۆشی بووە هەموو UN و هەمیش دەستەی سەربەخۆی مافی مرۆڤ بە نووسراو ئاگاداریکردنەوە دەستخۆشی دوو جاریش بۆ دوو جار ئەمە دەستکەوتێکە بۆ وەزارەتی ناوخۆ بۆ حکوومەتی هەرێمی کوردستان بۆ ئەفسەر و کارمەندان کە لێرە کراوە بۆیە ئێمە لە بەرنامەی شوێن پەنجە بەردەوام دەبین با بزانێ ئەم چیرۆکە چییە ئەو تۆمەتبارە چی کردووە لێرە دەیبینین دوای وەرگرتنی ڕزامەندی دادوەر تاوانەکەی دەخێنە ڕوو بۆ ئەوەی هاوڵاتیان هۆشار بن تۆمەتبار لە کۆتایی تاوان لەلایەن تیمەکانی بەڕێبەراتی پۆلیسی ئیدارەی سەربەخۆی سۆران لە شاری خەلیفان لە لۆفەکانی سپێلک لەلایەن ئەم تیمانە لە ئۆپەراسیۆنێک کە کۆتا خاڵی چاودێریکردنیە ئەم تیمانە بووە دەستگیر دەکرێت و تۆمەتبار دوای دەستگیرکردنی بە پێی بڕیاری دادوەری لێکۆڵینەوەی سۆران لەلایەن ئەم تیمانە دان بە تاوانەکەی دادەنێت چیرۆکی پشت ئەم زیندانیە کە تۆمەتبارێکە چەندین هاوڵاتی لە ئیدارەی سەربەخۆی سۆران هەخەڵەتان و جێڕینەوە کە ئەوەش دەخێنە ڕوو هەر کەسێک نیەتی ئەنجامدانی تاوان هەبێت دەبێت بیر بکاتەوە پشتەوەی ئەم قەفەزە چارە نووسی دەبێتە زیندان سزا هەیە جاروەیە تا هەتاییە ژیانت تەمەنت دەبێت لە زیندان بە کۆتایی بینێت ئێمە لە بەڕێبەراتی پۆلیسی ئیدارەی سەربەخۆی سۆران لە بەشی پۆلیسی گرتن و گواستنەوەین لەم ئیدارەیە پۆلیسی سۆران ئەو کەسە دەستگیر دەکات کە ئەمە لە سەرەتا باسمان کرد کە تۆمەتبارێک تاوانێکی کردووە فڕوفێڵ و هەڵخەڵەتانەکانی چ بووە و ئەمە کە دەستگیر کراوە باوکی خۆشی قسەیەکی بە پۆلیس گوتووە ئەمە لەم بەرنمەیە دواتر ئەفسەرانی پۆلیسی ئیدارەی سەربەخۆی سۆران ڕوونی دەکەنەوە لە بەرامبەر ئەم زۆرە فڕوفێڵانش کە هەیە دەبێت هاوڵاتیانیش هۆشیار بن لەم بەرنمەیە متمانە و هاوکاری نێوان هاوڵاتیان و دەستگامنیەکان خودی خۆیان وای کردووە تۆمەتبار دەربازی نەبێت لەم تاوانە ئەمەش بە هاوکاری پۆلیسی نێژنی تاوان بە هاوکاری پۆلیسی ئیدارەی سەربەخۆی سۆران و ئاسایشی بازەکان چیان کردووە کەسێک کە لە دەرەوەی ئیدارەی سەربەخۆی سۆران هاتۆتە ئەم شارە فێڵی لە چەندین هاوڵاتی کردووە پۆلیسی ئیدارەی سەربەخۆی سۆران تۆمەتبار دەستگیر دەکات کە پێشینەی تاوانیشی هەیە ئەمە لە شارێکی تر لە هەرێمی کوردستان تاوانی کردووە ئیدی ئەم فڕوفێڵە پۆلیسی ئیدارەی سەربەخۆی سۆران باسی دەکات بزانن چۆن هاوڵاتیان
چاو فروفێڵانەی بەناوی شخص و کەسی تر ئەمە هەوڵی داوە بەناوی پزیشکیش خەڵکێکی هەخەڵتاندووە گوایە نەخۆشە چوە خێزانەکەی هەخەڵتاندووە پارەی لە خێزانەکەی وەگرتووە گوتوێتی ئەمە پزیشکی باوکتانە داوای پارەی کردووە دەرمانمان لۆ کڕیە بەڵام دواتر دەرکەوتووە ئەمە ئەو کەسە خێزانەکەی خەڵتاندووە ناوی پزیشکانێکی بەکارهێناوە بۆچی بۆ کۆکردنەوەی بڕێک پارە دواتر بگرێتەوە دەرەوە ئیدارە سەربەخۆی سۆران ئیدی ئەم تۆمەتبارە دەرجوو دەکرێت لەسەر فەرمانی دادوەری لێکۆڵینەوە ئەمە نابێتەوە لە بیرکەین ڕۆلی دادگا و ڕۆلی دەستگا ئەمنیەکان لە دەرژیکردنی تۆمەتباران و ئەوەی کە گرینگە هاوکاری و هەماهەنگی هاوڵاتیانەکە دەستگا ئەمنیەکان وای کردووە ڕێژەی تاوان لە هەرێمی کوردستان و لە شاری هەولێر و بەتایبەت لە ئیدارە سەربەخۆی سۆران بە ڕێژەیەکی بەرچاو ڕوو لە کەمی بکە بە هەوڵی بە هەوڵی ماندووبوونی ئەم ئەفسەر و کارمەندانی دەستگا ئەمنیەکان پۆلیس نێشتنی تاوان کە لە ئەنجامدا ئەو کەسانی نیەتی تاوانیان هەیە بەم شێوەیە چارەنووسیان بێتە زیندان. دوایەوەی ئاگادار کراینەوە هەواڵمان پێدرا لەلایەن هاوڵاتیانەوە کەوا دزیەک ئەکرێت لە ناو بازار بە شێوەیەکی فرتوفێڵ لە خەڵک لە مارکێتەکان و لە دوکانەکان بۆیە ئێمەش دەست بەجێ تیمەکانمان لە بەشی پۆلیسی نەهێشتنی تاوانی سۆران دەستیان بە لێکۆڵێنەوە کرد و هەروەها زانیاری تەواویان لە ڕێگەی کامێراکان بەدەست هێنا توانیان شوێن پەنجەی تۆمەتبار دەستنیشان بکەن بۆیە لەسەر فەرمانی بەڕێز دادوەری لێکۆڵێنەوەی سۆران فەرمانی گرتن بۆ تۆمەتبار دەرچوو دەست بەجێ تۆمەتبار دەستگیر کرا دوایەوە کە تۆمەتبار دەستگیر کرا تۆمەتبار دانی نا بە تاوانەکەی و هەروەها دانی بەوەش داناکەوە لە چەندین شوێنی تر ئەم دزیە و ئەم تۆمەتانەی ئەنجام داوە و هەروەها پێشینەی تۆمەتشی هەبووە تۆمەتبار. سەبارەت بە تاوانەکان بە ڕێژەیەکی گشتی ڕێژەی تاوان کەم بوویتەوە لە سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران ئەوەش دەگەڕێتە بۆ زیاتر چاوکرایەوی و لێهاتووی دەستگا ئەمنیەکان هێزەکانی ناوخۆ و پاڵپشتی وەزارەت و حکوومەت لە دام و دەستگاکانمان و پاڵپشتی هاوڵاتیان و هەماهەنگیەکی باش لەگەڵ هاوڵاتیانمان هەیە بەڕاستی ینی ئەوە جێی دڵخۆشیە لە هەر حاڵەتێکی ناکاو هاوڵاتیان بە زووترین کات پەیوەندیمان پێوە دەکەن ئەوەش کە هۆکارێکە کە زیاتر ئێمە بتوانین ڕێژەی تاوان کەم بکەینەوە چاوکرەوەتر بین و هەر حاڵەتێکی ناکاو و نام و پەیوەندی بە ئێمەوە بکەن وەک پۆلیسی نێشتنی تاوانی سۆرانیان هەر دەستگایەکی تری ئەمنی. بەپێی یاسای ژمارە 111 ساڵی 1969 گشت تاوانەکان و سزاکانی بەڕاشکاوی دیاری کردووە و تاوانی فێڵکردن و هەڵخەڵەتاندنی کەسەکان لەلایەن کەسێکی ترەوە کە مادەی 456 احتیال فێڵکردن یەکێکە لەو مادانەی کەوا زۆر باوە لەناو کۆمەلگا بە جۆرێکەوە کۆمەلگای ئێمە هەڵدەستێ بە هەڵخەڵەتاندنی کەسانێک لە ڕێگای فێڵکردن ئەو تاوانەش سزایەکەی لە 3 مانگ دەست پێ دەکات تاکو 5 ساڵ و بەپێی زەرفی مشەدەد سزاکەی دەگۆڕێت. ئەو تاوانە بریتێلەوەی کەوا کەسانێک هەڵدەستن خەڵکانێک هەڵدەخەڵەتێنن لە ڕێگای فێڵکردن. ئەویش بە چەند شێوازێکە یەکەمیان ئەوەیە
کەوا سیفەتی کەسێکی تر دەدەنە پاڵ خۆیان بۆ نمونە کە کەسێک دەڵێ من خاوەنی کۆمپانیایەکەم یاخود بازرگانێکم کاری بازرگانی دەکەم یاخود فەرمانبەرێکی دەوڵەتم ئەوە یەکێک لەوانەی کەوا سیفەی کەسێکی تر دەدەنە پاڵ خۆیان هەڵخەڵەتاندن و فێرکردن سزاکەی لە 3 مانگ دەست پێ دەکات بۆ 5 ساڵ هەروە بەپێی زەرفی مشەدە دواتە قوڕزبوونی تاوانەکان سزاکەی زیاتر دەبێت بۆ نمونە کەسانێک پێشتر خۆیان ئامادە کردووە بۆ ئەنجامدانی بەدەستهێنانی بڕێک پارە یاخود ماڵێکی منقول لە ڕێگە هەڵخەڵەتاندن پێشتر خۆ ئامادەکاریان بۆ ئەنجام داوە لێرەدا تاوانەکە دەبێتە زەرف مشەدە دواتە تونترکردنی سزایەکەی هەروەها ئەگەر بێت و لە کاتی جیاواز لە چەند کاتێکی جیاواز دووبارە هەمان تاوان ئەنجام بدەیەوە ئەوەش هەر دەبێتە زەرفی مشەدەد هەروەها یاخود مەجموعەیە کەس بەیەکەوە تاوانەکە ئەنجام دەدەن ئەوەش هەر دەبێتە زەرفی مشەدەد لێرەدا سزایەکەیان قورستر دەبێت و تەنها سزادان نییە لە دوای سزادانیش چەندین لێکەوتەی لێ دەکەوێتەوە لەوانە ئەو لێکەوتانەی کە لە پاش سزادان لەو تاوانە دەکەوێتەوە ئەوەیە کەوا کەسانێک پێشینەی تاوانکاریان بۆ دروست دەبێت واتە لاپەڕەی پێشینەیان پاک نامێنێت.